لا گفتوگۆ چڕوپڕەکانی هەولێر و بەغداد سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانەوە دەست پێ دەکەم. نوێترین زانیاریشتان پێ دەڵێ. چاوەڕێ دەکرێت کەمێکی دیکە هەردوو شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی نەوت ڕێککەوتنی کۆتایی واژۆ بکەن و بگەنە ڕێککەوتنی کۆتایی پێش ئەوەی کاتژمێر یەک بۆ بوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەست پێ بکات تاوەکو ئێستا لە سەرم خاڵەنە ڕێککەوت. یەکەم، حکوومەتی هەرێمی کوردستان هەموو نەوتی کوردستان ڕادەستی سۆمۆ دەکات جگە لە 50,000 بەرمیلی ڕۆژانە کە بۆ بەرەمێنانی کارەبا دەیگەڕێنێت. واتە 50,000 بەرمیلی ڕۆژانە بۆ بەرەمێنانی کارەبا لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە. باقی نەوتەکەی دیکە کە لە جەڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت ڕادەستی سۆمۆ دەکرێت. لە بەرامبەردا بەغداد چی دەکات؟ بەغداد ئەو نەوتەی ڕادەستی دەکرێت لە ڕێگەی سۆمۆ دەیفرۆشێت. منتوجاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەغداد خۆی دابینی دەکات کە بریتە لە نەوت گاز بەنزین. هەروەها بە چارەسەرکردنی کێشەی نەوت کێشەی موچەی کوردستان چارەسەر دەبێت و موچە دەنێت. شەوی ڕابردوو لێک دوورکەوتنەوەیەکی زۆر لە نێوان هەردوو شاند هەبوو نەگەیشتە هیچ ڕێککەوتن. دوایین قسەی شاندی هەرێمی کوردستان بۆ بەرپرسانی باڵای بەغداد ئەوە بووە ئەگەر تا چەند هەرچەند شارەکان زۆر بن ڕادەستکردن و ڕادەستبوون بە عێراق مەحاڵە. ئەمە دوایین قسەی شاندی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵای عێراق. چۆن جم و جۆڵەکان گۆڕان، چۆن کەشوهەوایەکە گۆڕا و هاتە سەرەوەی کە ڕێک بکەون، دوو کەس لە نێو ئیتاری تەنسیقی هاتوونەتە سەرهێڵ. هەریەکە لە نووری مالەچی و هادی عامری شاریان لە سوودانی کردووە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە کێشەکان ڕێک بکەوێت و کێشەکان چارەسەر بکرێت. ئەمە لە کاتێکدایە نووری مالەچی یەکێکە لە بەهێزترین کەسایەتیەکانی نێو ئیتاری تەنسیقی. ئایا سوودانی دەتوانێت ڕازی نەبێت لە کاتێکدا مالکی شاری لێ دەکات؟ ئەمە خۆی جێگای پرسیار. بابێمە سەر نامەیەکی بارزانی. دوێنێ نامەیەکی بارزانی گەیشتۆتە دەستی دکتۆر عەبدوڵەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق. لە نامەکەدا بارزانی هۆشداری بە بەرپرسانی باڵای عێراق داوە کە من باسی گرنگترین خاڵەکانی نێو نامەکەی دەکەم. یەکێک لە خاڵەکان ئەوەیە شانەوەی پارتی لە پرۆسەی سیاسی عێراق لە ئەگەری نەگەیشتنە ڕێککەوتن و درێژە کێشانی کێشەکە. خاڵێکی دیکە هەرێمی کوردستان دەستکراوە دەبێت لە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان بۆ تورکیا و فرۆشتنی بە ڕێگەی سەربەخۆ بێگەڕانەوە بۆ حکوومەتی عێراق. خاڵی سێم پەکخستنی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و بەشداری نەکردن لە پرۆسەی سیاسی داهاتووی عێراق. زۆریش دوور نەکەوینەوە لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستانیش کاتێک سەرەتا پارتی ڕازی نەبوو هەڵبژاردن بەڕێوە بچێت هەڵبژاردن بۆ ماوەیەک دواخن. ئەمە سێ لە گرنگترین خاڵەکانی نامەکەی بارزانین کە دوێنێ گەیشتۆتە دەست سەرۆکۆماری عێراق و دەیگەێنێت بە بەرپرسانی باڵای عێراق کە دوێنێ ڕاستەوخۆ لەگەڵ سوودانی کۆ بۆ و نامەکەی بە سوودانیدا.